الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. اللهم وفقنا لما تحب وترضى. أمساني بريز. السلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس و دەستخۆشیمانێ بۆ برایانمان لە ئەنجومەنی باڵا و لە ئیدارە و ڕێکخەرانی ئەم خێوەتگەیە. خۆی گەورە پاراشیان باتەوە، زۆر ماندوو بوون. ئینشاءڵڵا خێوەتگەیەکی بەرهەمدارە بێت و دووبارە سپاسیانەکەن بۆی کە ئێمانی اختیار کرد بۆ پێشکەشکردنی ئەم بابەتەوە و مناونیشانە کە لەم کاتەدا دیارە ضرورەتی خۆی هەیە. داواکارم لە خوای پەروەردگار خوا بە لوتفی کەڕەمی خۆی لێمان قبوڵ کات و خۆی گەورە تەوفیقمان بدات بتوانین حەقی خۆی بە بابەتەکە بدەین، ئەگەرچی کاتەکە زۆر کەمە و بابەتی تێگەیشتن لە مەسەلەی فەلەستین و قودس و قەواری ئیسرائیل و دروستبوونی ئەو دەوڵەتە مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەگەر کۆی مێژووەکە بە کورتیش بێت باس نەکرێت لەوانەیە حەقی خۆی پێ نەدەین. سەرەتا لەوانەیە پرسیار بکرێت، طبعاً پرسیاری عامی خەڵکە، قەزەی فەلەستین ڕەبتی چییە بە ئێمەوە، قودس پەیوەندی چییە بە ئێمەوە، کە خۆمان ڕۆژانە ئەبینین لە مناقەشاتین بەداخەوە لە مناقەشاین لەگەڵ خەڵکی نوێشکەر و ئەهلی ئیمان و مام حاجی و مامۆستا و تەنانەت هەندێک لە ئیسلامیەکان ئەگەرچی کەمیشن، بەڵام جێگەی خەم و خەفەتەکە کاتێک باسی ئەو قەزەیە کرێت زۆر بە کەمی باسەکرێت و مقارنە ناکرێت بە هەندێک قەزای تری نەتەوەییەوە کە لە ڕاستیدا حەق نییە ئەو قەزایانە مقارنە بکرێن. هەمومان ئەزانین، جەنابتان لەم باشتر ئەزانن، قەزەی قودس و مزگەوتی ئەقسا پێش هەموو شتێک پەیوەندی هەیە بە عەقیدەی ئێمەوە، بابەتێکی عەقەدیە، چونکە ئێمە مزگەوتێکمان لێ داگیر کراوە کە مەسرای پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام و قیبلەی یەکەمی موسڵمانانە، کە ئەم بابەتش بابەتێکە لە قورئانی پیرۆزە ئاماژەی پێکراوە و باوەڕبوون پێی بەشێکە لە عەقیدەی ئێمە و هەروەها پەیوەندی هەیە بە عیبادەت و پەرستشی ئێمەوە کە هەرێکێک لە ئێمە خەوی پێوە بینێت ڕۆژە لە ڕۆژان بڕوات لەو مزگەوتە دوو ڕەکعەت نوێژ کات و لەو ئەجرە گەورەی کە خوای پەروەردگار دایناوە بۆ نوێژکردن لەو مزگەوتە بەشدار ببێت، کە هەمومان دەزانین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێت ئەجری نوێژکردن لەو مزگەوتە بە 500 نوێژە. تەنانەت پەیوەندی هەیە بە لەلای هەندێک لە زانایان ئیحرام بەستن لە حەرەمی قودسیان لە مزگەوتی ئەقسا ئەجرێکی تایبەتی هەیە و بە سەنەدی حەسەن ڕیوایەت کراوە لە دایکمان ئومو سەلەمەوە کە تەشریفیان چووە لە مزگەوتی ئەقسا و ئیحرامی بەستووە بۆ عومرە، پاشان چۆتە مەککەی پیرۆز. وەکو بیستوشمە لە پیرەکانی خۆمان، وەختی خۆی خەڵکی کوردستانیش یان پێش حەج یان دوای حەج کاتێک کە ڕێگە کراوە بووە بۆ مزگەوتەکەمان داگیر نەکراوە، چوونەتە ئەقسا و لە ئەقسا نوێژیان کردووە، پاشان بەرەو حەجەکەیان بەڕێکەوتون. جاهیان بۆ پێش حەجەکە چۆ هەشیانە دوای حەجەکە چۆ منەوە خەڵکی پیر بۆی باس کردوم لەوە چێژە ناویشتان بیست بێتان. کاتە پەیوەندی هەیە بە پەرستش و عیبادەتی ئەمیشەوە، پەیوەندی هەیە بە تاریخمانەوە کە بەشێک لە تاریخی ئێمەی موسڵمان، تاریخێکی 1400 ساڵەمان لەو شارەیە و پەیوەندی هەیە بە ینی گرنگی و ئەهەمیەتێکی مەکانی هەیە کە شوێنەکە بۆ خۆی شوێنێکی استراتیژیە و شاری قودس و ئەو ناوچەیە بەستەرەوەی هەرسێ قاڕەی ئاسیا و ئەفریقا و هەروەها ئەوروپایە بێکەوە، ینی گرنگیەکی شوێنیشی هەیە و گرنگی زەمانیشی هەیە کە حەدەث و ڕووداوە گرنگەکانی جیهان لە ئەمڕۆدا دەبینین هەمویان لەم زەمانەدا هەمووی لە دەوری قودس کۆوە بێتەوە. تەنانەت هەندێک محەلیل و ئەوانە باسی ئەوان دەکرد کە هەر کەسێک ئەقسای بەدەستەوە بێت بە درێژایی مێژووە بەگەچی بوو خۆم تێبیرین بەسەر ئەو قسەی هەبوو، ئەوە حکمی عالەم ئەکات و دیارە حەدەث و ڕووداوە گرنگەکانی ئاخر زەمانیش بە پێی فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆربەی لە دەوری مزگەوتی ئەقسا و لەو ناوچەیە دەسوڕێتەوە. بەگشتی ئەگەر پەیوەندی هەیە بە حەزارەت و سەقافەت و کەلەپور و کەلتوری ئێمەی موسڵمانیشەوە، لە ئێسادا پارچە زەویە کە زۆرترین کەلتوری کۆنی موسڵمانانی لێما بێت و دەستکاری نەکرابێت، ئەتوانم بڵێم شاری قودسە، ئەو دەوروبەرەیە کە زایۆنی ڕژێمی زایۆنی دەستی بەسەراگرتووە. مزگەوتەکانی 100 ساڵە ئاوادان نەکراونەتەوە، خشتێکی دێ نەخراوەتە سەر خشتێک،
بەردێکی لێلا نەبراوە، خانۆکۆنەکانی مەکتەبەکانی هەمووی وەکو خۆی ماوە. لە ڕاستیدا ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان ڕێگەمان هەبێت سەردانی ئەو شارە پیرۆزە بکەین، دەتوانم بڵم خۆشترین شوێنە کە ئینسانی موسڵمان سیری بکات ئەوە باسی ئاو و هەوا و کەش و ژینگەکەی کە بەشێک لە بێژونووسان و ڕەحالەکان باسییان کردووە لە کۆندا، وەلی ئێستاشدا دیارە لە تەسویردا دەبیندرێ یەکێکە لە شارە هەرە خۆشەکان بۆ گەشتکردن بۆ بینینی حەزارە و کلتور و کەلەپوری ئیسلامیمان. لەبەرەوە ئەو شارە هەمیەتێکی زۆری هەیە و شارێکی گەورەیە، هەرمە هەمیێتەشە وای کردووە مێژونووسان باسیەوەکەن ئەو شارە لە تاریخە 17 جار ڕوخێندرا و تەخت بووە لەگەڵ زەویدا و پاشان بیناکراوەتەوە بە درێژایی عمری خۆی 17 جار شاری قودس تەخت کراوە و لەگەڵ زەویدا یەکسان کراوە و پاشان بیناکراوەتەوە سەر لە نوێ دروست کراوەتەوە. ئەویش لەبەر گرنگی ئاینی بووە کە لە هەموو ئاینەکانە پیرۆز بووە و لەبەر گرنگی و لەبەر استراتیژەتی مۆقعەکەی بووە و لەبەر بە پیتی خاکەکەی بووە کە تەورات و کتێبە کۆنەکانیش باسیەوەکەن خاکێکە تەفیض و لەبەنەن و عەسەلە، خاکێکە کە ماست و هەنگوینی لێ هەڵەقڵێت، ئاوا باس کراوە، پەنجەی بۆ ڕاکێشراوە و هەموو کەس سەماعی تیا بووە و کافر و موسڵمان و دیندار و بێدین بەردەوام چاویان لەو شارە بووە. پێشەوەی باسی مافی جوولەکە بکەین لەو خاکەدا کە ئێستا بەفیعلی ئەوان دەستیان بەسەردا گرتووە و ئیدعای و مافاکەن، پێویست ئێمە چەند وێزگەیەک لەو شارە و لەو ناوچەیە باس بکەین کە ئایا ئەو شارە عومرەکەی چەندە و کەی دروست کراوە و کێ یەکەم جار دروستی کردووە. بێژونووسان جیاوازی و خلافیانە لە بینی خۆیانە سەبارەت بە عومری شاری قودس. جیاوازیەکە لە نێوان 4000 ساڵ پێش زاین بۆ 2500 ساڵ پێش زاین، واتە ئەگەر 4000 ساڵەکە وەرگین عومری شاری قودس بۆ ئێستا دەکاتە 6000 ساڵ، ئەگەر 2500ەکە وەربگرین عومری قودس بۆ ئێستا دەکاتە 4500 ساڵ. یعنی لانی کەم 4500 ساڵ پێش ئێستا شاری قودس بیناکراوە و دروست کراوە و بە پێی هەندێک حەفریات و لێکۆڵینەوەی جامیعاتی ئەوروپی و غەربی و ئەمریکیش کە بەڵگەی بەهێزیان هەیە لەسەر ئەو حەقیقەتە کە هەندێکیان ئەڵێن 6000 ساڵ پێش ئێستاوەتە 4000 ساڵ پێش زاین ئەو شارە دروست کراوە. 4000 ساڵ ئیشمان بەم تاریخانە بێ بۆیە باسیەکەم. ئەم شارە کە دروست کراوە 4000 ساڵ پێش زاین یان بەلانی کەمەوە 2500 ساڵ پێش زاین کەی بەنی ئیسرائیل نەوەکانی یعقوب نەوەکانی ئیسرائیل چوونەتە ناو ئەو شارە بە پێی سەرچاوەکانی تەورات. طبعا من ئەم زانیاریی لێرە باسیەکە هەمووی حەزەکەم ئیستینادمان هەبێت لەسەر سەرچاوەکانی خۆیان بۆی ئێمە بە سەرچاوی خۆیان جوابیان بدەینەوە، ئەگینا لەلای ئێمە حەقیقەتەکان منتەهیە، بەس وەکو ئەم زانیاریان لە سەرچاوەکانی خۆیان و ئێمە باسیەکەین. بە پێی تەورات یەکەم جار کە بەنی ئیسرائیل توانیویانە قاش بخەنە ناو خاکی قودسەوە لە سەردەمی داود پێغەمبەر بۆ عەلەیهی سەلام 1000 ساڵ پێش زاین، واتە 3000 ساڵ دوای دروستبوونی شارەکە. یا لەسەر ئەو ڕیوایەتەی کە کورتترین عمری بۆ قودسدانەوە 1500 ساڵ دوای دروستبوونی شارەکە ئەوان چوونەتە ناوی. کێ دروستی کردو قودس؟ بە پێی ڕێی هەموو مؤرخین و یەهودی یعنی بۆ خۆیان لە مەسادیری خۆیانە لە تەورات و لە سەرچاوەکانی خۆیان و محەققەکانیشان هەمویان متفقن لەسەرەوەی کە یەبوسیەکان کە بەشێک بوون قەبیلەیەک بوون لە قەبیلەی کەنعانی عەرەبەکان کە وەختی خۆی لە جەزیرەی عەرەبیەوە لەبەر وشکە ساڵی کۆچیان کردوتە ئەو شارە ئەو شوێنیان دۆزیوێتەوە و بینایان کردووە بۆ خۆیان لەوێ ژیاون، ئەوانە یەکەم دروستکرد بوو و ئەوان لەوێ ژیاون. و لە دەیان دەقیشە تەورات باسی ئەوەکە کاتێک ئەمان چوون یەبوسیەکان و فیزیەکان و عەمونیەکان و موئابیەکان و کۆمەڵی ئەقوام باسەکە کە ئەڵێ لەوێ بوون و بۆ خۆیان لەوێ ژیاون و ئەمان بە شەڕ چوونەتە ناوی. کەواتە یەکەم جار بەنی ئیسرائیل چوونەتە ناو خاکە 1000 ساڵ پێش زاین. بەڵام بەپێی سەرچاوی ئیسلامی بەپێی سەرچاوی خۆمان کە لە بیدایە و نیهایە بن کەثیر باسیەکات ئەو ڕەئی وایە یەکەم کەس کە چۆتە ناو خاکی فەڵەستین و بیزا شاری قودسەوە یوشوعی کوڕی نون بووە کە پێش داود بە 150 ساڵ بۆ 200 ساڵ. يعني ئەم ڕیوایەتەی ئێمە زیاتر لە ساڵحی ئەوانە، ڕیوایەتی ئیسلامی زیاتر لە ساڵحەوانە، بەس ئەوان ئەڵەن نەخیر یوشوعی کوڕی نون کە ئەوان پێڵێن یەشوع نەیتوانیەوە بچێتە ناو خاکی فەڵەستین و شاری قودسەوە، بەڵکو هەندێک ناوچەی سنووری فەڵەستینی بڕیوە گەیشتەوە ناوچانە دواتر داود توانیوێتی بچێتە ناو قودسەوە. کە داود سەلامی خوا لەبێ 1000 ساڵ پێش زاین چۆتە ناو قودس و فعلا دەوڵەتی دروست کردووە، مەملەکەتی دروست کردووە و مەملەکەتێکی بەهێز بووە و بەنی ئیسرائیل بۆ خۆیان سیاسەتی خۆیان بەڕێوە بردەوە، جێیشیان هەبوو و خەڵک لیان ترساوە و دەسەڵاتی هەبووە بەسەر هەموو سیبتەکانی بەنی ئیسرائیلە
وسیاستێکی باشیشی کردووە کە ئێستاش ئەمان بەخۆیان بەم دەوڵەتەی خۆیان ئەڵەن ئەم دەوڵەتەی ئەمە درێژکراوی دەوڵەتەکەی داوودە، یعنی ئەوەندە جێگەی فەخرە بۆیان. دواتری سولەیمان حکمی کردووە، دواتر کوڕەکەی سولەیمان لەگەڵ قەومی بەنی ئیسرائیلە نەگونجا، تەفرەقەیان تێکەوت بوونە دوولەت و دوو هەرێم و دوو میرنشین. بەو شێوەیە لە ناوچەکە حکمیان کرد تا لە ساڵی 1925 جارێک لەلایەن فیرعونیەکان وەکو لە سفری مولوکی یەکەمە لە تەورات یا لە عهدی قەدیمی سەرچاوی جوولەکەکانە باس کراوە. لە ساڵی 1925 پێنجدەهەمین جارێک لیان سەندراوەتەوە شاری قودس و ناوچەکە، دواتر وەریان گرتوەتەوە. دواتر لە ساڵی 586 پێشداین، واتە دوای 415 ساڵ لە حکمی بەنی ئیسرائیل لە ناو قودسە بە یەکجاری لەلایەن کلدانیەکانەوە شاری قودسیان لێوەرگیراوەتەوە و شارەکەی تەخت کردووە لەگەڵ زەویدا و هەرچی بەنی ئیسرائیل بۆ بە ژون و پیا و شەڕکەر و لاشەڕ و هەر هەمیانی سەوی کردووە لەگەڵ خۆی هێناونی بۆ عێراق. تەنانەت توێتی نابێت لێرەش بژین، نابێت لەم خاکی فەڵەستینە بژین. ئەویش دیارە ئەم بڕیارێکی قورس بووە لە ئەنجامی کۆمەڵێک مامەڵەی بەنی ئیسرائیل و یەهود لەو سەردەمەدا کە ناویان لە دوای بەنی ئیسرائیل بوو و یەهود مامەڵەی خراپیان لەگەڵ ینی لە عیلاقاتێکی خراپیان بەڕێوە لەگەڵ کلدانیەکانەوە دائیم پشتگیری کلدانێکیان نەکرد لەسەر لایەنێکی تر. بەم شێوەیە حاکمی کلدانیەکان لیان تووڕە بوو کە ناوی خۆزنە سەر بوو و شارەکەی تەخت کرد. تەنانەت بەشێک لە مفەسرین ئەو ئاەتەی قورئان کە فەرمێ کالذی مەڕ عەلی قەڕیەة وهی خاویەة عەلی عروشها کە باسی ئەو دێ دەکات و تەخت کراوە و تەخت بۆ بە شێوەیەک تەخت بووە کە ئەو کەسەی پرسیاری کردووە، ئەو کەسەی کە بەلایە تێپەڕیوە پرسیاری کردووە ئەن یحیی هذه الله بعد موته، تعجبی کردووە لەوەی کە ئەم زەویەوە ئەم ئاوەدانیە چۆن جارێکتر سەر لە نوێ ئاوەدانە بێتەوە بە شێوەیەکی ئاوا تەخت کراوە. مفەسرینە فەرموون ئەو وێرانکردنەوە بۆ کە نەبوخۆزنەسر وێرانی کردووە و هەموو جوولەکەکانی لەگەڵ خۆیان سەبی کردووە بردوونی بۆ خاکی عێراق. کاتە 415 ساڵ لە عمری شاری قودس و لە خاکی فەڵەستین جوولەکەکان یان ئەگە دروست بە تعبیرەکە یان بەنی ئیسرائیل و جوانترە بڵین بەنی ئیسرائیل حکمی شاری فەڵەستین و خاکیان کردووە دەسەڵاتی خۆیان بووە. 415 ساڵ حکمیان کردووە. دوای 50 ساڵ کلدانیەکان کۆتاییان پێهات، حکمی فارس هاتە پێشەوە و ناوچانەکەوتە ژێر دەستی فارسەکان ڕێگاندا بۆی جوولەکەکان بگەڕێنەوە لە عێراقەوە بگەڕێنەوە بۆ سەر مڵک و ماڵی خۆیان و بۆ بێنەوە فەڵەستین بژین. بەڵام ڕێگەدانێکی سیاسینە ڕێگەدانێکی کۆمەڵایەتی بێن لێ بژین لە ژێر دەسەڵاتی فارسەکانە بن. تەنانەت ڕێگان پێدان مەعبەدی بۆ خۆیان دروستکەنەوە سەر لە نوێ هەیکەلەکەی کە سولەیمان سەلامی خوای لێ بە دروستی کرد بوو ئەوان دروستی بکەنەوە. بەو شێوەیە هەندێک گەڕانەوە بەپێی تەورات 42,000 کەس و کەسێک 42,000 کەس و کەسێک لە بەنی ئیسرائیل گەڕانەوە لە عێراقەوە بۆ خاکی فەڵەستین. ئەمە لە کاتێکدا کە ژمارەیان لە کاتێکا کە سەبی کران بەپێی تەورات 3 میلیۆن و تەمام ژمارانە مبالغەی تایە بەجێمە ناچارین ئەحتیماتی لەسەر ژمارەی خۆیان 3 میلیۆن کەس بوون کە سەبی کراون کە ڕاپێچ کران بۆ عێراق، بەڵام تەنها 42,000 کەسیان کە ئەم ژمارە ژەکاتە لە 1.1 بۆ لە 102 لەو بینەدا لە 102 جوولەکەکان یا بەنی ئیسرائیل گەڕانەوە بۆ خاکی خۆیان. بەڵام گەڕانەوەیەک لەژێر دەسەڵاتی فارسەکانە حڕیەتیان نەبوو، عیبارەتی خۆیان بکەن لە ڕووی سیاسی هیچ دەسەڵاتێکیان نەبوو، نەجێشیان نەبوو نە دەسەڵاتیان نەبوو. دوای ئەوە 200 ساڵ فارسەکان حکمیان کرد. ئەم 200 ساڵە لەو عەمە لە ڕووی ئازادی دینداریەوە ئازادیەکیان هەبوو، بەڵام دەسەڵاتی سیاسیان نەبوو. دوای 200 ساڵەکە یۆنانیەکان هاتنەوە پێش. یۆنانیەکان بە سەرکردایەتی ئەسکەندەری مەقدۆنی هات و ناوچەکەی داگیر کرد و جوولەکە دیارەکە بخوان لەو ناوچەیە ژیان لە عێراقیش و لە بەشێکی عێراق و لە خاکی فەڵەستینیش و لە میسریشا هەمویان کەوتنە ژێر دەسەڵاتی یۆنانیەکان. لەو سەردەمی یۆنانیەکانیشا دیسان دەسەڵاتی سیاسیان نەبوو، دەسەڵاتی دینداریشیان کەم بوو، بۆ لەبەر یۆنانیەکان بۆ خۆیان بوون بە دوولەتەوە لە میسر و لە سووریا. جوولەکەش لەم بینانان دەزانی لایەنگیری هەر لایەکیانەکرد لەلایەن لایەکی ترەوە دەسەوسێنرانەوە. لەبەرەوە سەردەمی یۆنانیەکان بۆ بەنی ئیسرائیل و بۆ جوولەکەکان سەردەمێکی خۆش نەبوو و ئەوانش بەردەوام لە شۆڕشکردنا بوون، کۆبوونەوە تەجەموعیانە کرد، ئاویست مزاهراتکەن، کێشە دروستکەن و یۆنانیەکان سەرکوتیانە کرد تا لە ساڵی 166 پێش زاینە توانیان بۆ جارێک بۆ ماوەیەکی کەم حکمی قودس بەدەست پێنەوە نزیکی 10 ساڵێک و هەیکەلی خۆیان دروستکەنەوە سەر لە نوێ عیبارەتەکانی خۆیان بکەن. بەڵام دوایەوە کەمی نەخایان یۆنانیەکانیش کۆتاییان پێهات بوو بە سەردەمی ڕۆمەکان.
ڕۆمەکان دەسەڵاتی ناوچەکان گرتە دەست لە سەردەمی ڕۆمەکانیشدا دیسان جوولەکە حاڵیان باش نەبوو ئەگەر چی بەشێک لە جوولەکەکان بەهۆی جاسوسیکردنیان بۆ ڕۆمەکان ژیانیان مسۆگەر بوو و بەکاریان دەهێنان بە تایبەتی لە دوای لەدایکبوونی عیسا سەلامی خوای لێبێت کە ئەوان بووبوونە جاسووسێک لە جیاتیەوەی دیفاع لە عیسا بکەن لە کاتێکا کە لە خۆیان بوو لە بەنی ئیسرائیل بوو وەخوا ناردبووی بۆ ڕێکردنەوە و ڕاستکردنەوەی بەنی ئیسرائیل لەو عەقیدە چەوتێکە هەیان بوو بەڵام ئەوان هەر کە دایکی حەملی هەبوو وختانیان بۆ دایکی کرد و کاتێکیش کە لە دایک بوو دیسا موختانەکان زیاتر پشتڕاست کردەوە و کاتێکیش کە عیسا گەورە بوو دەستی کرد بە دەعو بانگەواز محارەبەیان کرد کاتێکیش زانیان ئیسا خەریکە تەئسیر دروستەکات لەسەر بە تایبەتی گەورە و کاهینەکانیان ئیخباریان لێ کرد و ڕۆمەکانیان هاندا بۆی عیسا دەست بەسەر بکەن و بەپێی ئینجیلی مەسیحیەکان خۆیان ئەوان دەستیان هەبوو لەوەی کە عیسا دەستگیر کرا و دوای ئەوەی حاکمی ڕۆمانی حکمی بەسەر عیسادا بەوەی کە زیندانی بکرێ بەڵام جوولەکەکان هاتن مزاهرەیان کرد لە بەردەم ماڵی حاکم و داوایان کرد وتیان زیندانی کەمە بۆ عیسا ینی ئەم نقطەیە زۆر مهمە وەزیری خارجی ئەمریکا دێ لە تەلئەبیب بەڵێ من جوولەکەم بەس لە ئینجیلەکەیان نووسراوە جوولەکەکان وتیان زیندانی کەمە بۆ عیسا دەبێت لە خاز بدرێت و ئەم بە دەرگایە چۆڵ ناکەین هەتا حکمی لە خازدانی بۆ دەرنەکەن فعلا لەسەر ڕۆی ئەوە ئەویش حکمی لە خازدانی بۆ دەرکرد و عیسا لە خازرا بەم شێوەیە لە سەردەمی یۆنانیەکانەشدا جوولەکە بۆ شێوە بن لە ساڵی 135 لە سەردەمی ڕۆمانیەکان لە ساڵی 135 زاینی لە دوای زاین یەکە لە حاکمەکانی ڕۆمانی کە نای ئادریانوس بوو لە ساڵی 135 زاینیدا لە دوای تووڕەبوونێکی زۆر لە دوای چەندین محاولە لەگەڵیان کە هەر دابین نابوون بۆی کە مشکلانەنا گرفتیان دروستە کرد تەکەتولاتیان دروستە کرد خاڵیان لە ئەو معبەدەکان دروستکەنەوە زۆر لیان تووڕەبوو بڕیارێکی دەرکرد وتی هەرچی جوولەکەیە هەروەکو چۆن نەبوخۆزنەسەر بڕیاری دەرکرد 586 پێ زاین ئەویش بە هەمان شێوە وتی هەرچی جوولەکەیە بێ لە خاکی فەڵەستینە بە هیچ شێوەیەک نەمێنن بە ژن و پیا و مناڵەوە هەرێکەوە بە ناوچەیەکی دنیا بۆ خۆتان بڕۆن و شووری خۆتان بخۆن بەم شێوەیە جوولەکان بڵاو بوونەوە ئەو شەتاتێک کە جوولەکە بەسەری هەلۆکاتەوە هەتا کاتی دروستبوونی دەوڵەتەکەیان جارێتر کۆنە بوون لە 135 زاینیەوە تەنانەت ئەڵێ دوای ئەوەی کە زۆر زانی جوولەکان زۆر بێتاقەتن بۆ قودس ئەدریانوس بڕیارێکی دەرکرد وتی مشکلە نییە بۆیان هەیە هەموو جوولەکێک لە ساڵەکە یەک ڕۆژ بۆی هەیە سەردانی قودسکە پارچەیەک لەم دیواری معبەدان کە ڕوخاندی تەوان پارچەیەک لەو دیواری معبەدان مابووتی دەتوانن بێن لە تەریش ئەو دیوارە بۆ دیوار و بۆ دار و پەردووەکە بگرین دیوارێکی لێ ئێستاش جوولەکەکان ئەچنە بەردەمی و عیبارە دەکەن کە دیوارانەوە حایەتی مەبکا ئەو دیوارێک کە شوێنی گریانە بە حسابەوە بەشێکە دیوارێکە لە معبەدی و هەیکەلی سولەیمان سەلامی خوای لێبێ لە سەردەمی ئادریانوسەوە کە ڕوخێنراوە ئەمان نەیانتوێنەوە بینایکەنەوە ئێستا مەبەستیانەوەی مزگەوتی ئەقسا بڕوخێنەوە و معبەدەکان لێوە دروستکەنەوە بەو شێوەیە لە ساڵی 135 ئەوان بەتەواوی دەرکران و هەروەها فارسیەکان جارێکی تر لە ساڵی 1614 توانیان قودس بەدەست بێننەوە بەڵام ماوەیەکی کەمی خایان کە القورئانیش ئاماژەی پێکراوە لە سەردەمی بەعسەتا بوو غلبت الروم في أدنى الأرض وهم من بعد غلبهم سيغلبون دوای مدەیەکی کەم ڕۆمەکان لیان سندنەوە لە ساڵی 1636 لە 16 هیجریە مسلمانان دەستیان کرد بەسەر قودسە و قودسیان ڕزگار کرد و لەو کاتەوە هەتا ئێستا بە ئیستیسنای 88 ساڵ لە غەزوی سەلیبیەکان و بە ئیستیسنای ئەم 70 ساڵێکی ئێستا لە ساڵی 67ەوە جوولەکە دیسان دەستی بەسەرا گرتوتەوە هەمووی لەژێر دەسەڵاتی مسلمانانە بووە بەم شێوەیە ئەمە بەڵێ وەکو نەزرێکی سەریع لەسەر قودس چکە پەیوەندی هەیە بە بابەتەکەوە جوولەکە ئێستا دەسەڵاتیان هەیە بەسەر قودس و بەسەر زۆرینەی زۆری خاکی فەڵەستینە و لەژێر دەسەڵاتی خۆیانە دەشایان بڵێن لە سەدا 2 پێم وایە بێ 2 یا 3 خاکی فەڵەستین ئێستا بەدەستی ئەو مسلمانە بە عیززەتانەوەی کە ئێستا ئەوە لەژێر ئاگر و ئاسنی جوولەکەدان ئەو خاکان هەموو لەژێر دەستایە هاتن خاکێک بۆ داگیریان کرد پێش 100 ساڵ هیچ دەسەڵاتێکیان نەبوو ئێستا خۆیان خاوەنی وڵاتن و هەموو دنیاش دەعمیانەکات چ مبەڕیرێکیان هەیە ڕەوایەتی داگیرکردنی ئەو خاکان لە چی وەرگرتووە ئەوان بۆ ڕەوایەتیدان بەم داگیرکاریە 2 بەڵگەیان هەیە بەڵگەی یەکەمیان دەڵێن ئێمە بەڵگەیەکی تاریخیمان هەیە بەڵگەی دووەمیانەوە بەڵگەیەکی دینیمان هەیە ئێمە تاریخ لەگەڵمانە و هەروەها دینیش دینەکەمان ئەمرمان پێەکە ئەمە بێت لەم خاکە کۆ ببینەوە سەبارەت بە
طبعا ام حقيقتها هم حقيقتي تاريخي هم حقيقتي ديني اما منهجي تربوي انا لتصريحاتي انا روجانا يعني هاتي مسؤولين يعني هي باسيكا جنجيان بيريان هم حقيقتها باسكا على ما حقيقي تاريخي خومانا تناند مؤسسو دا مثلا دي حركه صهيوني كتيوجر هرتزلا كلصالي 1800 مؤسس باب المؤتمر كان باس وكتبي كي نسي لسر الحرب الدوله اليهوديه هرتزل قسيكي مشهوري هي الله فلسطين هي وطننا التاريخي او كاتهشتا هيك يعني نكردبو كفلسطين او دولتي تاريخيه ما كيعني مجالي يعني غير وهذا الاسم سوف وحده سوف يكون صرخه التجمع القويه لشعبنا وايش كان بويكا امنا وناي فلسطين هم من بيك دنگ هاوار كان فلسطين وبدسي بيدي ان فلسطين التي نريده هي فلسطين داود وسليمان او فلسطيني امامان او فلسطيني داود وسليمان كوات تاريخي بلغ تاريخي كان ويلا اما داود سلامي خويله به هزار صابي زين دولتي كي دروس كله له اما درجه بيدري او دولتين تساوان دولتي خوان نال لصالح شلوه شو دا مسراوه ونال من دولتك مع عمري 3000 صاله هزار صار بيز زين وروها 2000 صال دوای زين دكاتك باس ما كرت لدواي داوديش بلتو بات كراوي وببارچه بارچه كراويش بني اسرائيل تنها 415 صال حكم كذبوا له كواتا اوان بلقي كميان بلقي تاريخيه طبعا هو مو تصريحات كان وناحم بيجين همو اوانا قسان هي بلان بوردانوي اما اروكو لا تاريخك شاباس ما كده موت من فلسطين ببي مصادر خوان ببي سرچاوي خوان لاني كم 2000 صال 2500 صال بيش زاين ودامزرا وقدس بناكرا وأشار وجودي هبو تنارد لتوراتا للديان دقا باسيكا نك بيش داود بيش إبراهيم السلامي خويله به أو شاره هبوا كباس إبراهيم السلامي خويله كاتك لكنعان وسفلي كدور روشتو لقرانا كانيا تسنيش أنا باسي وكا كإبراهيم لقدس لا أورشليم لا يداوا ولا خزمتي عن كدوا وملكي صادق كجوري أو قبيلة ولا بخراتني كده وقدم له الخمرة والنبيذة وناذا ناني دعوته شربتي دعوته وخزمتي إبراهيم كده سلامي خويله به ولتندين دقة وليرك كمالك دقم هنا ولا تكوين صاحي دو فقرة دوانزا لسان لتكوين صاحي حول فقرة سيانزا لخروج حفظ سيانزا سي لعدد ما هم أسفاري عادي قديمة ولا تثنية ولا تثنية للسيشوار شوين ليشوع للسيشوار شوين لسفري قضاة لكم لا سفري تريشا زور بصريحي باسي وكا كبيش بني إسرائيل قومي ترهبون وخلقي ترهبون وتيا جياونو وبالذات جباسي يبوسيا كان زور بصريحي كأوان خوان دروسكري ايوون كواتا تو شو تاريخك ادعاءكي لكاتك خود لكتابكي خوتا باسي وكي ايمك بشر او شارع ما قلتوا شو نتناوي خلقي كتير تيابوا خلق أصلكي خوي ليبون ودان بوا 1000 صال بيش أوان بيش داود خلقي ليبوا نقطي دوهم بو ردانوي أم نظري وأم بوشونا إسرائيل كيعقوب سلامي خوي ليبه كدولة كان بناوي أوا وباوكي إسرائيلش كإسحاقا بابيريشي كإبراهيم سلامي خوي ليبه لتندين دقة للتوراة باسي وكان كاتونة أرزي كنعان خوان بغريب زانيوا خوان بغريب زانيوا تو أنا إما غريبي لمولاتا تناند إبراهيم سلامي خويله بإسحاقي كوري عليك أجر وقتي جنهنان تاد نكي ليرة لم أرزي غريبي جن بينيت برو روبو خاك ولاتي خومان العراق لبابل لنا خزمو كسي خومان ليو جن بينا وفعلا إسحاق وايك سلامي خويله إسحاقش نصيحتي يعقوبي كوري كير بهمان شووتي أجر وقتي جنهنان تاد أبي بروي لوي لمالي خالواند لناخذ مكاني خومان لعراق جنبيني ليرة لأرزي غريبي جنبه هنا كات أرزكي أم خاكا كتاب كأرزي كنعان بوا بأرزي غريبيان زاني وبأرزي خوان نزانيوا تناند لوش مهمتر كاتك ساري دايكمان وفاتكات كننكي يعقوبة سلامي خويله به إبراهيم سلامي خويله به لتوراة باسكرا ولا سفري تكوينا شوينك حقليكي كري لخلقا أصلكي أوي تي إما ليرة غريبين حزكم لزوي خومانا زوي حلالي خومان أم جنازي تيا بنيجين حق ليش كري بشوار لتوراة باسك الله بشوار صد بارت الزيو بشوار صد بارت الزيو حق ليش كريو ساران تياناش
دواتر إبراهيم كوفاتي كر كركاني إبراهيم على التنيش أو ناش تناند يعقوب سلامي خوالي بك كلا مصر وفاتي كر ببي توراة دما لمصر وفاتي كر وسجي كر بو كركاني وتي بنبنو لتنيش ننكمو بابيرم لو حقلا كأرزي خو معنا وحب حلالي كريمان وملكي خو معنا يما باب ليه بميجن أمانة همي كومال دقن لا توراة باسكراو لا دقيقة ترى باسي وكا الله كاتي يعقوب شو بوشاري شكيم لفلسطين دیسان لەوێ حەقلێکی کڕی بۆ شوێنی خێمەکەی کە تیاژی حەقلێکی کڕی لە بەنی حەمور ئەمە دەقی تەوراتە داود سەلامی خوا لەبێ کە ئەوان ئەڵێنی تر کەس نەیوێراوە سەیری کات و هەر بە ئارەزوی خۆی خاکی داگیر کردو و داری بڕیوە و ئاژەڵی کوشتووە و خەڵکی کوشتووە لە سمۆئیلی دووەما هاتووە ئەڵێ بۆ شوێنی سەربڕینی قوربانی ئەویش پارچە زەویەکی کڕی لە کابرایەکی یەبوسی وتی کاکە پارچەک زەویمان پێ فڕۆشەمە زەویمان نییە ئێمە لێرە لەو شوێنە قوربانیەکەین کەواتە کاتێک باو باپیرانی ئەوان خۆیان بە غەریب زانی بێ لەو خاکات بە چ مافێک تۆ حەقی تاریخی ئەدەی بەخۆت و ئەڵێ ئەو خاکە خاکی منە تۆ دیعاوە ناکێ من نەوەی ئیبراهیم و نەوەی ئیسرائیلم تۆ دەوڵەتەکە ناو ئیسرائیل تا ئیسرائیل خۆی جێگە خێمەیەک بە حەڵالی نەزانیوە بیکرێ بە بەڵگەی قورئان نا بە بەڵگەی ئاهدی قەدیم و بەڵگەی تەورات پاشان پەیوەندی پێغەمبەرانی بەنی ئیسرائیل لە ڕووی حکم و دەسەڵاتەوە بە خاکی فەڵەستینەوە پەیوەندێکی زۆر زۆر کەمە وتمان 450 ساڵ حکم و دەسەڵاتیان هەبووە لە خاکی فەڵەستینە بەڵام ئەو خاکە عمری چەنە 6000 ساڵە 450 ساڵ لە 6000 ساڵە عمرێکی زۆر نییە جا ئەگەر هەر ئینسانێک هەر قەومێک هەر دەسەڵاتدارێک ماوەیەکی زۆر لە ناوچەیەک مایەوە بڵێ ئەم ناوچەی ئیتر هیبنەوە ئیتر مافی منیتیایە باو باپیرانم 400 ساڵ تیا بوون ئێستا من مافی منە وەزی دنیا بە تەواوی تێگەچێت وێ لە قانونی دەولی ئەوە سەلمێنراوە چەسپێنراوە کەس ناتوانێت بەهۆی مانەوەی زۆری باو باپیرانی لە ناوچەیەک بڵێ و ناوچەی منە خۆ ئەگەر ئەوە ڕێک بدەین ئەو مودەی بەنی ئیسرائیل کە ماونەتەوە لە فەڵەستینە کەمترە لەو مودەی کە بەنی ئیسرائیل ماونەتەوە لە میسر کەواتە بۆی هەیە مودەیەکی تر بڵێن موسڵیشی ئەمەیە لە میسر 450 ساڵمانەوە لە سەردەمی موسا سەلامی خوای لەبێ لی دەرچوون و ئەم مودەیە کەمترە لە مودەی مانەوەی ئینگلیز لە هیندستان کەواتە ئینگلیزیش بۆی هەبڵێ هیندستانی منە ئەوەندە ساڵ لەوێ حکم و دەسەڵاتمان کەمترە لە مودەی مانەوەی مسلمانان لە ئیسپانیا و لە ئەندەلوس کە تۆ بڵێ من 450 ساڵ لەوێ بووم مافی منە تاریخیان مسلمانانش بێ بڵێن 6 ساڵ لە ئەندەلوس بووین ئیسپانیا هی ئێمەیە و کەمترە لە ماوەی مانەوەی ئەسکەندەری مەقدۆنی لە میسر و لەو وڵاتانەی دەوروبەر و کەمترە لە ماوەی مانەوەی هۆڵندیەکان لە ئیندۆنوسیا ئەگەر ئەو حەقە بدەی بەوان پێویستە حەق بدەی بەم خەڵکی تریش کەواتە ئەوەش لەو ڕۆژەوە توانێت بەڵگەڕەت بکەینەوە پاشان داود سەلامی خوای لەبێ کە ئەوان تاریخی خوانی بۆ گێڕنەوە لە ڕاستیدا داود تەمەن بەشێک لە توێژەرانی عەرەبی مسلمان لێرەدا کەونە هەڵەوە لەبەرەوەی کە با بڵێن زایۆنیزم یان سەهیۆنی زۆر زوڵمەکە لە مسلمانان و لە عەرەب و خاکی داگیرکردن کاسێ باسی و تاریخەشەکەن کە ئەومان خوانە بەستنەوە بە داودەوە ئەوانیش داود سەلامی خوا لەبێ بە محتەل ناوە بن بەشێک لە توێژەرانی و مؤەرریخینی عەرەب کە کاتێک تاریخەکە خوێنیتەوە باسی احتلالی داود دەکەن بۆ خاکی فەڵەستین کە لە کاتێکا داود سەلامی خوا لەبێ پێغەمبەرێکی خوا بووە ئاتاه الله الملك والحكم خوای گەورە هەڵی بژاردووە و بە ئەمری خوا جیهادی کردووە و لەگەڵ بتپەرستانە جیهادی کردووە و داود سەلامی خوا لەبێ حکمی کردووە بە شەریعەتی خوا و داود سەلامی خوا لەبێ پێش ئێمە لعنەتی کردووە لەو بەنی ئیسرائیلانەی کە چیان کردووە کە لایان داوە لە ڕێ لعن الذين كفروا من بني إسرائيل على لسان داود بو معناه بمعنى أو آياته بهمان شوا لا توراة شا وجودي هيك داود سلامي خويل به أفرميت ئەوانەی کە خراپ و خراپەکارن پێویستە لەم زەویە بە دەربنرێن ئەوانەی خەیر و چاکن و ئەهلی تەوحیدن پێویستە لەسەر زەویەکە بمێننەوە کەواتە لەو ڕۆژەوە تۆڵەی تاریخی منەگەڕێتەوە بۆ داود ڕەبتی تۆ لەگەڵ داود چییە داودێکی موحید تۆیەکی ملحید بە پێی تازەترین ئیحسایی لە 157 ئیسرائیل ملحیدە لە 157 ئیسرائیل ملحیدە لە 180 بەڵام ملحیدە هەرەڵێ من صهیۆنیم و خۆی ئینتیما یعنی وەکو قەومێت ئینتیمای بۆ یەهودیەت هەیە لە 180 عەرەبی مسلمانە لە 12 چەنە مەسیحیە چی مایە بۆ یەهودی متەدەین
چۆن تۆ ڕەتی خۆ دەکەیتەوە بە داودەوە. پاشان ئەم ناوچانەی کە ئێستا بە ژوولەکە ئیدعایەکات، ئەم ناوچانەی کە ئێستا ژوولەکە ئیدعایەکات و پێی گەیشتو ئەوشی کە بە تەمایە پێ بگات، داود سەلامی خوای لێبێ پێی نەگەیشتووە. داود بە هەندێک لەو ناوچانە گەیشتووە و دەسەڵاتی لە هەندێک لەو ناوچانە هەبووە کە ئەوان ئێستا تێیدان. بەڵام تەماعی ئەوان لەو سنوورە شتێپەڕیوە و بەرنامەشیان هەیە، یعنی هەموو ئوردون، هەموو لوبنان، هەموو کویت، بەشێک لە عێراق، تا نزیک قاهیرە لە میسر، بەشێک لە سعودیا، هەتا قوبڕۆس، بەشێک لە تورکیا تا نزیکی وان. ئەمە بەرنامەیانە، ئەمە ئەوە ئیش بۆ ئەواکەن. لەکوێ ئەمەتان هێنا؟ لەکوێی داودا، لەکوێی تەوراتەوە باس کرا؟ کەی داود ئەو بەرنامەی هەبووە؟ کەی لەوێ حکمی کردووە؟ ئەوەش یەکێکترە لەو قسانەی کە پێویستە ڕەدیوانی پێ بدرێتەوە. پاشان لە ڕووی تاریخیەوە باسمان کرد لە 135 هەدریانوس کە هەچی جوولەکەیە لە خاکی فەڵەستین و دەرینان، لە ساڵی 135 زاینیەوە هەتا سەدەمی عوسمانیەکان و لە کۆتایی سەدەی 19 شاری قودس و خاکی فەڵەستین بە تەواوی جوولەکەی تیا نەبووە. ئەگەر لێرە ماڵێک لە سوچەکە ماڵێکی تر نەفەرێک هەبوو بێت، وەکو تەجەموع جوولەکە وجودیان نەبووە. لە ماوەی ئەو 2000 ساڵەیە ئەو 1900 ساڵەیە خاکی فەڵەستین بەس عەرەبی تیاژیاوە. دوایەوەش کە ئیسلام هاتووە عەرەبی موسڵمانی تیاژیاوە و کەمێکیش لە مەسیحیەکانی تیاژیاون بۆخۆن. ئەی باش ئەگەر ئەم حەقەتان هەبوو، ئەم مافەتان هەبوو، ئەم 1800 ساڵەیەوە لەکوێ بوون؟ چیتان بەسەر هات؟ بۆ داواتان نەکرد. تەنانەت لە با بڵێن ناوی هەندێک لەو محافظ و لەو سەرۆک چاوەڕوانیانی قودس کە لەم ئاخیرەیە بەڕیز هەمووی بەردەوام خەڵکی عەرەب بوون، جارێک لە جارەکان جوولەکێکی تیا نەبووە لەبەرەوەی وجودیان کەمووە. تەنانەت ساڵی 1947 پێش ئیعلانی دەوڵەتی ئیسرائیل ئیتر لە کۆتا ئیحساییە کە ئیحسایەکە کێ کردوێتی؟ حکوومەتی بەریتانیا کردوێتی کە لایەنگری جوولەکە بووە. حەزی کردووە عەرەب و موسڵمان کەم بێت. لە کۆتا ئیحساییە 33600 عەرەب لە شاری قودسا هەبووە، لە کاتێکا 2400 جوولەکەی تیا بووە. ئەمە دوای چی؟ دوای ئەوەی نزیکی 40 ساڵ بە بەرنامە جوولەکان هێنا ناو خاکی فەڵەستین. هێشتا 2400 جوولەکە لە قودسا بوو، 33600 دانە عەرەبی تیا بوو. و ئەو ناوانەی کە عەرزم کردن ئەو محافظ و سەرۆک شارەوانیانە کە لێرە کۆمەڵە ناویان هەیە، ئەوانەی حوسێن لە ساڵی 1970 بۆ 1948 حسين سليم الحسيني، موسى كاظم الحسيني، راغب النشاشيبي، مصطفى الخالدي، حسين فخر الخالدي. همو أمانة لكاتك لانتخابات حكومتي بريطاني همو كاتك حز يكرجوا لك درجة بلان نبري أو ندع عدد يان كمبو درناشون. نقطة كتير كردي بابلين أو حق التاريخية داتوا جولكا عليان اما حقی تاریخی مانه بەڵام کاتێک ئەم فکرێ دروست بوو، حرەکەی صهیۆنی دروست بوو، تیان پێویستە ئێمە کۆ ببینەوە و دەوڵەتێکمان هەبێت. کۆمەڵێک شوێن تەڕەح کران بۆی کە ئەم دەوڵەتەی لەسەر دروست بکرێت. یەکێ لەو شوێنانە سەحرای سینا بوو، یەکێ لەو شوێنانە قوبڕوس بوو، یەکێ لەو شوێنانە مۆزەمبیق بوو لە ئەفریقا، یەکێ لەو شوێنانە کۆنغۆ بوو، یەکێ لەو شوێنانە ئەرجەنتین بوو، یەکێ لەو شوێنانە ئۆغەندا بوو، چەند شوێنێکی تریش. باشە بابلين لفلسطين حقي تاريخي تاني أم طرحانة شي بكرة يعني أما جوابي كتير بوان كفعلا موضوع كحقي تاريخية بلان بيديان كده وكمرة شوين يعني طرح كر كام شوين لهميان بيكسرة أو اختيار بكريت ولنتيجة فلسطينيان اختيار كر باشان لروي تاريخية وأوان بو بلغية قرن بلغكا كوتمان أويكا هيكل سليمان سلامي خوي لبك كوري داودا معبدك وهيكل بمعنى معبد ديت عندك زوازانه هيكل ما بس بيكره ما بس معبدك هبو اللي هو عبارتي تاكدوا يلا معبدك كوارن لجير مزقوتي اقصايا يساخريك حفريات لو رجعوا الى صالح شصحوتا قدس انداجيل كدوا تا اسا كنزيكي شص صاله اوان خليكي شص صاله بنجا وشتك بنجا دوني شخص حول داجيريان كر 56 صالة بقوترين تكنولوجيا أقرن بو أثري بو أثرك بو خشتك
بۆ دار و پەردوویەک کە بگەڕێتەوە بۆ سەردەمی سولەیمان هیچیان نەدۆزیێتەوە تەنانەت ژێر مزگەوتی ئەقسایان هەموو کردۆ بە تونێل ئێستا مزگەوتی ئەقسا زۆربەی ژێری بۆشە ئەو قوبەت و سەخرە و مزگەوتی ئەقسا طبعا بەمە بەسیش ئەم کارا کە نانوێ ژێری بۆش بێ بۆی لە کارەساتێکا لە لەرزێکە بڕوخێ و ڕۆبچێ و دا طبعا کێ دروستی کاتەوە خوان ئێستادا خاوەنی ناوچەکەن لە ماوەی گەڕانی نزیکی 6 ساڵیانە ئەوان نەیانتوانوی یەک دانە دەلیل و بەڵگە بدۆزنەوە تەنها باسی ئەو دیوارەکەن ئەو دیوارەش لە ساڵی 1930 لە دوای دروستبوونی شەڕێکی زۆر لە بینی باڵێن خەڵکی عام جەماوەری سەرجادەی موسڵمان و جوولەکە ئومەی متحیدە عوسبەت الئومەم و کاتە تەداخلی کرد دوای تحقیق دەوڵەتانی کوفر سەرپەرشتی تحقیقەکان کرد وتیان وەڵڵاهی جوولەکە ڕەبتی بەم دیوارەوە نییە ئەم دیوارە وەقفی موسڵمانانە وأما ناوي حائطي مبكانية يسا لأمم متحدة با حائطي براق تسجيل كراوة أو على أساس أو ديواري كبيغمبري خوا عليه الصلاة والسلام لإسراء أسبكي بيو بسرتو لبروا أوش بلغي كترا ها حزم كنتو ذكي لسر حق دينك أقر بس يعيش به كاتينا ولا نازم إن شاء الله أولا دم لا موعد دقيقة أي باشە حەقێکی تری دینیان هەیە دیعای حەقێکی دینیشەکەن حەقە دینەکە و یاڵێن ئەمە دینەکەمان ئەمرمان پێکات لە لای ئەوان عەقیدەیەکی هەیە چۆن لای ئەمە بڕوابوون بەخوا هەیە بڕوابوون بە پێغەمبەر هەیە عەقیدەیەکی هێڵن عەقیدەی ئەرضی میعاد أصلا ملعون الذي لا يسمع كلمات هذا العهد من لعنات لو كسا لو جولكيك أو عهد جبجناك وناي بيستيت عهدك تيا أبيها مو جولك كوب بنا ولا سر أرض فلسطين أو عقيدة أرض معادة بلغتان شيء على خوا ورثي داوا بإبراهيم فعلا لا لتوراة على شندين شونا باس يواكرك أخوا أو زوي داوا بإبراهيم ودعاء إبراهيم عهدك تذكرته بو إسحاق دعاء عهدك تذكرته بو يعقوب دعاء بو پیغمبران دعاء أو بو موسى بو يوشع بو داود بو سليمان بەڵام پرسیارەکە ئەوەیە خۆ ئەگەرام عهدەی داوە بە ئیبراهیم ئیبراهیم یەک کوڕی هەبووە کە ناوی ئیسحاقە یان کوڕی تری هەبووە طبعا ئیسماعیل کوڕە گەورەی بووە بۆچی نەک کوڕە ئیسماعیل بە پێی تەورات لە جاریەکی 6 کوڕی هەبووە کە ناوی قەتوورە بۆ جاریەکە باشە ئیبراهیم 6 کوڕ و لەوێش ئیسماعیل و ئیسحاق 8 کوڕی هەبووە بۆ ئەم میراتیە ئەم عەهدە لەم 7 کوڕە بێبەش کرا درا بە کێ درا بە ئیسحاق طبعا بۆ خۆ ڕزگارکردن لەمە وانەڵێن لەبەرەوەی ئیسحاق دقێکیان لە تەوراتە جێ کردوێتەوە لەبەرەوەی ئیسماعیل دایکی جاریە بووە مناڵی جاریە میراتی نابات ئەدرێ بە کێ ئەدرێ بە ئیسحاق باشە ئەی ئیسحاق خۆ دوو کوڕی هەبوو بە پێ تەورات یەکیان ناوی عیسە بوو یەکیان ناوی یعقوب بووە بۆ باسی عیسۆ وجودی نییە تەواوی هەر ئەوەندە باس کراوە کوڕیەکێ بۆ ناوی عیسۆ بووە کوڕێکی بۆ ناوی یعقوب بووە هەردووکیان لە یەک دایک لە دایک بوون هەردووکیان دایکیان حوڕ بووە ئەی کوڕەکانی عیسۆچیان بەسەر هات ئەی بۆ ئەوان بێبەشن لە میراتی ئەو ئەرزە طبعا هیچ جوابێکیان پێ نییە بۆ ئەوە و هەروەها بەشێکی تر لە کوڕەکانی یعقوب مناڵی جاریە بوون بۆ باسی ئەوە ناکەن چوار لە کوڕەکانی یعقوب دایکیان جاریە بووە بۆ باسی ئەوە ناکەن بەس تەنها لەبەرەوەی کە ئیسماعیل کە ئەوان بە باوکی عەرەب یەزانن و باوکی موسڵمانان یەزانن موسڵمانە سەرەوە وەی بێبەشیکەن ئەو دەقەیان جێ کردوتەوە ئەوە نقطەی یەکەم ئەوە بەوە ڕەدیانە دێنەوە ئەڵێن ئەگەر مۆزوع کوڕی جاریەیە جارێ کوڕێکی دیرێ ناوی ئیسماعیلە ئەڵێن کوڕی جاریە ئەڵێن کە کوڕی جاریە ئەی بۆچی عیسۆتان بێبەش کردووە هیچ جوابێکیان پێ نامێنێ ئەی بۆ چوار لە کوڕەکانی یعقوب کە دان و نەفتالی و جاد و ئەشیرن بۆ ئەوان کە کوڕی جاریان باسییان ناکەن بێدەنگن چیکتم مازاکەم بەم شێوەیە ینی کۆمەڵێک خاڵ هەیە بەس لە نقطەیەکی ئاخیرا حەزم کردەوە ئیشارەت پێ بکەم بەشێک لە جوولەکەکان گروپێکیانەیە ناوی ناتوری کارتایە پێم خۆشە لە یوتیوبوانە متابعەیان بکەن ژمارەیان تقریبا 5-6 کەسێک کە خەڵکی نوخبەن ئەوان قەنەعەتیان بەم عەهد و ئەم حەرەکەی سەهیۆنیشتە نییە ئەوان قەنەعەتیان وایە جوولەکە مەسی لەو ڕۆژە کە خوا غەزەبی لێ کردووە کە پەرتەوازەی کردووە لەبەر لار و لەبەر خوار و خێچی خۆیان لەبەرەوەی کە بە قسەی پێغەمبەرانیان نەکردووە کە لە تەوراتە باس کراوە مەسیریان شەتاتە بێ هەر پارچە پارچە بن هەتا مەسیح دابەزێتەوە و دژی حرەکەی سەهیۆنی و دژی دروستکردنی دەوڵەتی ئیسرائیلن ئەو حرەکەیە وجودیان هەیە وطبعا قرآن دار هماجة بو حقتاك ويتأذن ربك إلى ليبعثنهم إلى يوم القيامة من يسومه سوء العذاب
وقطعناهم في الأرض أمما كأول مصيري أو أنا بيا لشتات هبنو برتوازبن أو يقدوش عنصري قوي جولكا عنصري خارجي نك داخلي دولتي جولكا ودولتي إسرائيل لنا أخويا دولتك مقومات وجودي نية مقومات وجودي دولتي إسرائيل دركية يكي كان بيوندي بغرب أمريكا وهيك بشويكي الرها وزور بهيز دفاعي ليكن يكي شان بيوندي بعرب ومسلمانان وهيك زور بيخمن برانبري أمدو بابلين فاكتورية جولكي يشتوتوا أمدو فاكتورية هردو شي قابلي قورانا ممكنة غرب أمريكا أو دصلاتي أنا نيان ميني ممكنة مسلمانان يجي لخوها السن لهردو حالتها لبرود يعني أو رأي محققين رأي خلق عاقلة كمعنوي دولة جولكا زور ناخانه لبروي هیچ نيتواني وبتويت او ناو خلقك وخلق اصلا كي خاكك كوتايفي بينوك واحتلال امريكي كذا امريكا وقت خوي انجليزانا شو نتابع طوعي خلق كان لناو بردو الثقافه ووجود يعني يشتون هو جيجير بود طالما ام نيتواني وكاربكوكو او احتلالاني ترك بدرجاي ميجو هام بو حصص ما وتوا طالما نتيجه هر خاكك بجيشتوا اما نشب جي هلن وەکو بداية وتبدأ راسي بابتك زور معنى حقي خوي بيبين لو نسعى زياتري بيد بلام الوقت يداهمنا السلام عليكم ورحمة الله وبركاته